حەمە سووری شار کاکە پیاوێک لە دێ زەماوەند دروست دەکات ژنگێنێ بۆ کوڕی لە حەمە سووری شاری گەڕێتەوە حەمە سووری شاریش شاگردێ لەگەڵ خۆی ئەبات و ئەچێ ئەگەر دەچێ ڕۆژێکی بە نێودەیە ئەڕوا حەمە سووری شار کە تماشاکە باخچە پیوازێک ئەبینێ پیوازەوە لە ئەژنۆدا دێتەوە بە شاگردەکەیەوە ئەڕۆڵە بچۆفدانە و پیوازەی چێیە کورد دەستێکمان بۆ بنێرە بە نانەوە بیخۆی زۆری مشتیا لێیە شاگردەکە شێچێ بەلای کابرا ساحاب پیواز دەڵێ مامۆستاکەم نردیوم بۆ دەستکێ پیواز کابرا ستەقیل و چروک و خوێڕی ئەبێ داوە مەعنا بەخشە ئەڵێ مامۆستاکەم نردیوم بە دەستکێ پیواز کابراش خوێڕیە بێ کورە دەڵێ وەڵڵی باوکی مامۆستا زیندوو بێتەوە سەڵێکی نادەمێ لەو لاوە بە ناوەمێنی دێتەوە ئەڵە مامۆستا وەڵا کابرای ساحاب پیواز دەوی باوکیشی زیندوو بێتەوە سەڵێکی پێناوە کتی جاڕۆڵە هەرگاوایە ئەم شەو کوڕەکە زەماوەند ئەگرن حتمما ساحەبی ئەو پیوازە دێ لە سەربانەوە سەیری ئەو زەماوەندە دەکە ئەمنیش بە گۆرانی بانگت دەکەم حاڵیت دەکەم چۆ پیوازە هەڵکەنا وەلێ چڵێکی تیا بێڵێ ئەو جوگمانە دەدێنم لەسەر چاو شەوێ زەماوەند گیرا و حەمە سووری شار بانی شاگردەکەی کرد کە بچێ و پیوازە هەڵکەنێ ئەوە شار و گۆرانیەوە کوتی ئاەتی وەی دارە بەنا سەبر بۆ من پێ بکەنا ئەوەی پێم کتی هەڵیکەنا ئەڵە شاگردەکەی بە ئەسپایی لە زەماوەندەکە هاتە دەرێ بچێ پیوازەکەی هەڵکەنێ ئەگەر دەستی ئەلایە دەمێ بوو کابرا ئاوی پێ نابوو بنەکەی زۆر ڕەق بوو دەستیەدا هەمووی هەڵە پڕشقا کورە کوتی جا خۆت بینە کابرا ئاوی پێ بدە بە خۆشی نەبێتەوە با بچم پرتێ مامۆستام بکەم هاتەوە بەلای زەماوەندەکە کورەوتی مامۆستا بووم بەڕێوازی بەندەنە بوومەتە کۆلکی دارە بەنێ بنەکەی ڕەقاوە هەڵناکەنێ کورەوتێتی کوێری ئەو جۆگەلە لە پشتەیە بەرەکەی بگرەوە ڕۆوەی لێیە پەلکەی بگرەوە ڕیشەی دێیە هەتی ڕەوتە وەک ڕەوتی قشقەڕی جا ئەگەر هێنان باری کەڵی بی بە ماڵی ئەوڵا گۆنگەڵی ئەڵێ ئەمجار بە ئەسپایی شاگردەکەی لە زەماوەندەکە هاتە دەرێ تەلیفێکی برد ئاوەکەی لێ ئاژین کرد خۆی لێ هەڵکرد ئاخر چڵەکەی هەڵکەن و خستە تەلیفەکە و بردی لە ماڵی کاکەوڵای برادەریان لێ فڕێدا هاتەوە بەلای زەماوەندەکە مامۆستاکە ئەگەر تماشای کرد ئەمە شاگردەکەی هەموو لەش گیانی قوڕایی بووە ئای کوتی بە ذاتی خوا ڕەنگە گرپێتیان لەسەر و پیوازەتیان نەڵا بێ ئابابانی لێکەم بەدەم گیانی بۆ قوڕایی بووە بانی کرد ئەرێ وتیەتی و تۆ بە شێوانی هەر دەڵی پاڵاوی قوڕاوی وا دیارە زۆریان تێ هەڵڵاوی کورەوتی مامۆستا مەترسە کەس لێی نەداوم من هەر دەڵێ گیشتی زاوم سەرمامە بۆ خەجڵاوم جا دەڵێ حەوگاسنت لێداوە هیچ شینایەتیان نەماوە بۆ دەبێتان خۆش کراوە و کورەوتی هەتیوە خێس و خوارە ئەو درۆیە وەک درۆکەی پارە ئای ئەو شینایەتیە دیارە کورەوتی مامۆستا من سوێن دەخۆم بەو خودایە ئەوە بنێ ڕێزەڵە و بنێ گیایە لەواری پیرە مانگایە دەوتی هەتی بڕۆ دەستکێ بێنێ بیخۆین بەنانی ساحەبی لە سەربانی با بەخۆی بمرێ لە حەیفانی مامۆستا پیوان ناخۆی سوێرە بۆ نمان دەکەن خەڵکی ئێرە لەسەر زگمان دەکەن جێرە هەتا شەو زوە با بڕۆین لێرە ئەڵێ ئەو حەیس و بەیسەی تەواو بوو زەماوەند چۆڵ بوو خۆی و شاگردەکەی حەمە سووری شار چوون لە ماڵی کاکەوڵای برادەریان ئەوەی پیواز خواردیانەوەی بوان هەڵگیراڵیان گرتوویدی هەر بەو شەوە ڕۆشتن خەبەر لە چێ بڵێنە کابرا ساحەب پیواز بینی شەوە ڕۆژ خەبەری بۆ کتی با بچم ئاوی پیوازەکەی بێرم بەشی کەلانێکی لێوکەنی ئەڵێ کە ئاوی بردە سەر پیوازەکەی ئەوڵ بۆ جەگاتوێتنیان خۆش کردووە حەق مەبارەک نەبێ یا خوددا کورەوە ئەم ئەو شارەوە ئەوە لێکراوانە بە خوددا هەر پیوازیان بوو ئەمە بە ذاتی خوا کاری ئەوان لە پیوازم پێ نەدا جا ڕای کرد بۆ ماڵی کابرای ساحەب زەماوەند فی شارەکان لێرە بوونچیان لێ کابرای ساحەب زەماوەند وتی وەڵا کاکە شار هەر زەماوەند چۆڵ بۆ ڕۆیەوە نازانم چین بوو شتی ماڵی کاکەوڵای بۆ ڕای کرد بۆ ماڵی کاکەوڵا وتی کاکەوڵا شارەکان لێرە بوونچیان لێ هات کاکەوڵا وتی کوڕە شار مەر نەدیوە نەدیوە جا وەک ورچەکە دای بەسەری خۆیان کوتی بۆ دەستکێ پیواز چم کرد بە خۆم
هەر کەسێ سەقیل و چروک بێ ئا بەڵای ئاوای بەدواوەیە ئەمن بەخێرەوەیەوە بەسەڵامە